سڵاوتان لەبێت و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕازی شاشە ڕەنگینەکەی کورسات و بەرنامە پرزانیارەکەی خۆتان لە کۆمەڵێک بەرنامەی تایبەت لەگەڵتانین لە هۆتێل گراند میلینیۆم لە شاری سلێمانی بۆ باسکردن لە ڕووداوە زانستەکانی شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کۆمەڵی نەخۆشیەکانی مێشک و دەمار لە کوردستان با سوپاسێکی زۆرەوە بەڕێز دکتۆر زانا عەبدوڕەحمان کە نازناوە زانستیەکەی پرۆفیسۆری ئایدەر دکتۆر زانا عەبدوڕەحمان کە لە هەمان کاتە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمارە و لە هەمان کاتە سەرۆکی بەشی مێشک و دەمارە لە نەخۆشخانەی شار سلێمانی و لە هەمان کاتدا سەرۆکی لیژنەی زانستی ئەم کۆنفرانسەیە بە سوپاسێکی زۆرەوە لە 15 خولەکی یەکەمیان بەرنامەیە میوانمانەوێت جنابی پرۆفیسۆری ئایدەر سوپاس بەوامەدەبوونێت بۆ هیوای ئینشاڵڵا بەم زوانە پرۆفیسۆرەکەش تەواو بکەیت و پرۆفیسۆری تەواوەتی جێگەی شەرەف و خۆشحاڵی بۆ ئێمە و دەستگای میدیای کورسات کە هەمیشە لەم بۆ نەزانستیانە ئێوە یەکەم شوێنەمەتان بیرەکەوێتەوە و ئێمەش لە خزمەتانەیە ئێمە زۆر خۆشحاڵین و لێتان ڕابینەوە زین کورسات هەمیشە ماڵی هەموو دەنگە جیاواز و باشەکانی ئەم کۆمەڵگایە و هیوادارم بەردەوام و سەرکەوتوو زۆر سپاس حەزەکەم لە بابەتی زانستی کۆنفرانسەکەەوە گفتوگۆکەمان دەست پێ بکەین ئەم کۆنفرانسە و کەموو کۆنفرانسێکی تر کۆمەڵێک تۆکی تیاابێت کۆمەڵێک قسەی تیاابێت بەگشتی ژمارەی ئەو قسانەی یان ئەو پێشکەشکردنە زانستیان لەم کۆنفرانسانەیە هەیە چەندێکە لەم کۆنفرانسەیە ئەوەی ڕاستی بێمە زیاد لە 6 مانگە خۆمان ئامادەکەین بۆم کۆنفرانسە و لە شێوە لە ڕێگەی وێبسایتی تایبەت و ئۆرگەنایزەری تایبەتەوە ئێمە هەموو ئەو میوان و هەموو ئەو باحث و ڕسێرچەرە باشانی کە لە دەرەوەی ئایان ناسین و کۆنتاکتمان هەیە لەگەڵیان و لە ناوی شەوە بامانشەوە ئاگادار کراونەتەوە خۆشبەختانە ئەم کۆنفرانسەی ئەم جارەمان توانیمانە لە هەموو پارچەکانی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشا لە دەرەوەی وڵاتەوە چەندین توێژەر و پسپۆڕی گرنگ لە بواری نەخۆشیەکانی مێشک و دەمار و بوارەکانی تری پەیوەندیدار بم بابەستەوە ئامادە بوون کە توان بڵم زیاتر لە سی وتەی گرنگ و زانستی تیا پێشکەش دەکرێت لەناو ئەم وتەیەدا یا تۆکەدا توان بڵم زیاتر لە زیاتریان توێژینەوەی نوێن کە خۆشبەختانە بەشێکی زۆریان لەسەر دەستی توێژەر و پسپۆڕی کورد و خۆماڵیەوە ئامادەکراون و ئەتوانم بڵێم کە ئەمە لە ڕووی نەوعیەوە کۆنفرانسێکی تا بڵێ جیاواز و گرنگ دەرەچێت ئینشاڵڵا. جنابی دکتۆر ئەو میوانانی کە بانگێشتان کردوون ئایا تەنها ئێوە خۆتان و خەڵکانتان هەڵبژاردۆ کە وتە زانستەکان پێشکەشەکەن یاخود خەڵکیش بۆ خۆی ئەبستراکتی توێژینەوەکانی نردووە و ئێوە لیژنەی زانستی پاکتاوتان کردن بێگومان ئێمە لیژنەی زانستیمانەیە کە زیاتر لە 5 ئەندامی بەڕێزی کۆمەڵی نەخۆشیەکانی مێشک و دەمار تیا بەشدار بوون لە ڕێگەی ئاگادارکردنەوەی هەموو لایەکەوە بێگومان ئێمە چەندین توێژینەوەی تر هاتووە کە قبول نەکراون چەندین کەسی کە پێشکەشی کردبووی کە وتەی هەبێ لە ناو کۆنفرانسەکەیە ئەوەی کە هەیە بریتێ لە پاکتاوکردن یاخود پختکردنی ئەو بابەتانی کە بۆ کۆنفرانسی زانستیەکەمانەتەوە یەکێک لەو شتانی کە دڵخۆشین ئەوەیە کە بێژمارێکی زۆر لە ماتریاڵ و بابەتی گرنگ هاتۆ بۆ کۆنفرانسەکە خۆ دەزانی ئەم شۆرە کۆنفرانسانە پەیوەندیدارە بە کاتیشەوە ڕەنگە ئێمە نەتوانین کاتێکی زۆر درێژکەینەوە بۆی بتوانین هەموو ئەو بابەتانە بۆیە تەنیا ئەو بابەتانەمان هەڵبژاردەوە کە دەزانین گرنگێکی زۆری هەیە بۆ پزیشکان و ئاستی زانستی کۆمەڵگاکەی خۆمان کە فەرمووی گرنگێکی زۆری هەیە بۆ پزیشکان ئەو گرنگێ لەسەر ئاستی چی دیارەکەن بۆ نمونە هەر باس لەوە فەرموو کە یەک لە سەرسەی ئەو وتە زانستیانەی کە پێشکەشەکردن ئەم کۆنفرانسانەیە توێژەری خۆماڵی خۆمان ئایا ئێوە بە گرنگەزان کە توێژینەوەکان لە ناو کوردستان و عێراق کرابێت بۆی کە سبەینە ئەوەی کە خۆتان بە زمان زانستی پێڵەن کلینیکال ئەپلیکیشن بەکارهێنانەوەی لە ژیانی ڕۆژانەی پزیشکانە هەبێت ئەوە بۆتان گرنگە یاخود نا ئەو بۆتان گرنگە کە لە دەروی کوردستان کراوە ئەتانوێت سوود لە وەرگرن لە کوردستان جێبەجێ بکات هەردووکیان جەنابەت پزیشکی زانی هەموو کۆمەڵگایەک هەموو ناوچەیەکی دیاریکرا و تایبەتمەندی پزیشکی خۆی هەیە لە ڕووی جیناتەوە لە ڕووی بوون و نەبوونی ئەو کێشانی کە لەو کۆمەڵگایە بۆیە توێژینەوەی دەرەکی بۆ ئێمە گرنگە بۆ ئێمە هەموو قەرزداری ئەو ڕووبارن کە لە بیدایەتی مێژۆ زانستی پزیشکی دروستی کردو ێسا ئەم دەریا گەورەیە لە زانستی پزیشکی لەبەردەستی ئێمە بەڵام لە هەمان کاتە لەوە گرنگتر بریتێ لەوەی کە ئێمە کۆمەلگای خۆمان بناسیین لە ڕووی تەندروستیەوە ئەمەش بە چیەکرێت بە بوونی توێژەری خۆماڵی وە قسەکردن و دروستکردنی بابەت لەسەر نەخۆشانی کۆمەلگای خۆمان بۆی بزانین تایبەتمەندی کۆمەلگای خۆمان چیەوە چەند بتوانین لەو ڕۆ ئێمە خزمەت بکەین چکە دوجار زانستی پزیشکی هیچ نییە جگەلەوەی کە ئێمە ئەمانەوێت چۆنێتی ژیانی نەخۆش چاک بکەین بەرەو باشتر بەرین بەرەو ڕێک و پێکتر بەرین کە ئەمە ئەگەر بێت و ئەو تایبەتمەندیانە ڕەچاو بکرێت کە کۆمەلگایەکی دیاریکراوهەیەتی ئەم خزمەتە زۆر
باشترە بێ زۆر سەرکەوتوترە. هەڵبەت ئەمەوێت سەرنجستان بۆ ڕابکێشم کە یەکێک لە ئامانجەکانی زانستی پزیشکی نەک لە کوردستان لە سەر تاسەری دنیا ئەوەیە کە کواڵیتی ژیانی خەڵک باش بکەن. تەمەند درێژی و تەمەند کورتی بەدەست خوایە، بەڵام ئەمانەیە و تەمەنی کە خوددا بە هەر کەسێکیدا وەکو پزیشکان بتوانین باشترین کواڵیتی ژیان بە پێشکەشی هاونیشتیمانان و مرۆڤایەتی بکەین. ئەمە پرسیاری بکەم لە بەڕێز دکتۆر لەم 2-3 ساڵەی ئەخیرا بەتایبەتی لە دوای پایابوونی کۆڕۆناوە تزانستی پزیشکی لە هاوپێوترا پێش کۆڕۆنا و پاش کۆڕۆنا. سەرەتاکە کۆڕۆنا دەرکەوتیان کورد زۆر مهمە و کورد بەرگی کۆڕۆنا ئەگرێ و کۆڕۆناوانێ لە ناو کووردا و دوای دەرکەوت نایە مەژۆک و باقی مرۆڤایەتی تووشی کۆڕۆناشە بین و خەڵکیشمان کێتە سەرجێگا و بەداخیشەوە خەڵکیشمان گیانی سپاردۆ بەهۆی کۆڕۆنا و ئەمانە. بەڵام لە مەسەلەی نەخۆشیەکانی مێشک و دەمارە جەناب لە من باشترە زانی باوترین نەخۆشی مێشک و دەمار بەتایبەتی لەگەڵ چوونە سەرەوە بە تەمەنا بریتیە لە مەسەلەی لە بیرچوونەوە ئەڵزەهایمەرس و لە پاشۆ بریتە لە پارکنسنەوەی کە بەڵین بەدەست لەرزە بەشێشی گشتی دەرەکەوێت. بەڵام ئەوەی کە زۆر کاریگەری لەسەر تەمەنی مرۆڤ هەیە بریتە لە ئەوەی کە پێڵەن جەڵتەی دەماغ ئەوە پێڵەن سترۆک کە ئێوە لە زانستی پزیشکیا کۆیەکەنەوە بە نەخۆشیەکانی دڵ و ملوولەکانی خوێنەوە کە دووهەم باوترین هۆکاری مردن لە دنیا بریتە لە سترۆک. حەزەکەم بزانم لەبەرەوەی کە جەنابە سەرۆکی لیژێ زانستیت و ڕۆژانە کارەکەیت و نەخۆشی مێشک و دەمارە بینی لە کوردستانی خۆشمانە بە هەمان شێوە جەڵتەی دەماغ بەڕاستی دووەم هۆکاری مردنە لێرە؟ طبعا سەبارەت بە کۆڤید ئەمە زیاتر لە 3 توێژینەوەمان لەم کۆنفرانسە هەیە بە تایبەت بە ئەو پێشهاتانە و ئەو نەخۆشیانی کە لە دوای کۆڤیدەوە تووشی نەخۆشیەکانی مێشک و دەمارە بن. خۆشبەختانە 2-3 ڕسێرچی خۆماڵی گرنگ لەسەرەوە بابەتە کراوە. بێگومان جەڵدەی مێشک یەکێکە لەو مۆتەکە ڕەشانەی کە ئەتوانم بڵێم کە زۆربەی زۆری نەخۆشەکانمان تا ئەم کاتژمێرە پێوەیە ناڵێنن و پزیشکانی ئەم دەڤەرەوە بە تایبەتی شەرقی ئەوسەط و بە تایبەتی تریش خۆمان تا ئێستا نەمانتوانیوە کە پێشکەوتنێکی گەورە لە بواری چارەسەرکردنی نەخۆشیەکانی جەڵدەی مێشک بقاڕەنەتەن یاخود بە بەراورد بە وڵاتانی زۆر پێشکەوتوو کە لەو بارەیە ئەیکەن. بۆیە نەخۆشی بەڵێ نەخۆشی جەڵدەی مێشکێکەکە لە نەخۆشە زۆر باوەکان کە توانین بڵین ڕۆژانە ئێمە ئەگەر سەر و دە نەخۆش نەبینین ڕێژەی دە نەخۆش زیاتر لە فریاکەوتنی نەخۆشخانەی شار بە توشبوون بە نەخۆشی جەڵدەی مێشک و جۆرەکانی و داغڵەبن. یعنی ڕۆژانە دە نەخۆشی نوێ دە نەخۆشی نوێگەر بە معدەلوەری بگرین ڕاستەنگ ڕەنگەمە من ستاتیستیکلی با بڵین داتایەکی زۆر هین نەبێ بەڵام ئەوی کە من ئەی بینم بە تێکڕا ئەگەر لە دە زیاتر نەبێ لە دەکەمتر نییە. هۆکاری ئەمە لە ڕووی زانستیەوە ئێستا کۆمەڵی خەڵگە لە ڕووی ئەلامەوە ئەم وڵاتە بکە بە جەهەنەم لە خەڵک لە کاتێکە خوان لە وڵاتەشی و جەهەنەمیش نییە ئێرە بەڕاستی بەراورد بە وڵاتان ستایلی ژیانی ئەمە ئاسانترە لە وڵاتانی تر. بەڵێ داوامەکەین بەڵام داوامان لە شوێنانی تر ئیسراحەتترە بەڵێ مەعاشەکەمان زۆر نییە بەڵام بەشی ژیانی ئێرە ئەکا بەراورد بەوەش ژیان تا ڕادێک بەراورد بە وڵاتانی تر ئاسانترە. ئەمە لە زاری جەنابتەوە ببیستم بزانم ئایا فعلا وڵاتە جەهەنەمە خەڵک لێرە زۆرتر تووشی جەڵتەی دەماغە بە یاخود نامێژەرۆک وڵاتان وڵاتانی تری جەڵتەی دەماغەیە؟ نەخێر لە هەموو دنیا جەڵدەی مێشک نەخۆشیێکی باوە و ئەو داتایی کە جەنابەت پێشکەشت کردەوە داتایەکی ئەمریکی و ئەوروپیە کە دووەم هۆکارەکانی پەککەوتەی لە دنیا و مردن لە دنیا جەڵدەی مێشکە. بەڵام بێگومان بۆ کۆمەلگایانی کە ئەو هۆکارە مەترسیدارانەی جەڵدەی مێشک دروزەکەن زیاتر پشتگوێ خرێ و هۆشیاری تەندروستی لە بەرەو پێشبردننی ئەو هۆکارە مەترسیانە و چارەسەرکردنی کەمتر بێ بێگومان ڕێژەی جەڵدەی مێشک زیادەکە. بۆیە لێرە ڕەنگە بەشێک لەوە پەیوەندی بە هۆشیاری خەڵکەوە بێ لە وڵاتی ئێمە ئەژنا و پەیوەندی بەوە بێ کە ئاستی تەندروستی و پرێوپێدانی گەنجان ئەوانەی کە لە تەمەنێکی زۆر تووشی زەختی خوێنە بن تووشی شەکرە ئەبن خۆ دەزانین تا ماوەیەکی زۆری هیمالیەکەن ئەڵێن هیچ نییە ئەمە بۆچی چکۆم دوو نەخۆشیەکە هۆکاری ڕئیسی جەڵدەی مێشکن هەردووکیان بێدەنگن ئێمە پێیانڵین سایلنت کیلەر واتە کوژێکی بێدەنگ بۆیە زۆربەی کادامە پژگوێ خرێ ئەگەر ڕەنگە ئامارەکان تۆزێ هەڵبکشێ پەیوەندی نییە بۆی کەم کۆمەلگا پەیوەندی بە ئاسی زانستی و هۆشیاری خەڵکەوە هەیە لە پشتگوێخستنی هۆکارەکانی مەترسی جەڵدەی مێشکە بریتین بە تایبەتی لە زەخت و لە شەکرا و لە جگەرە کێشان کە ئەمە شتێکی گلۆباڵە لە هەموو دنیا جگەرە کێشان هەیە لە هەموو دنیام نەخۆشیانە هەیە ڕەنگە داتاکان فەرقی هەبێت بۆ لە کۆمەلگای کەمتر پێشکەوتووە بەوەی پشتگوێخستنی ئەو هۆکارە بەڵام دوجار کۆمەلگاکەمان جەهەنەم نییە بە هیچ جۆرە. دوا پرسیار لەبەری کە چاوەڕێ دەکەن ئەمێ پرسیاریەوە بکەم لە وتە زانستەکانی بەڕێز لێرەوە زەم دوو بابەتی زانستی پێشکەشەکەی بەڕێزت ئەگەر پوختێکمان لەسەر و پێشکەشەکەی سپاس دەکەین. بابەتی چەند بریتیە لە بەراوردکردن لە بینی دوو جۆر دەرماندا دەرمانێکە لە سەر چاوەیەکی پوختەوە دروزەکرێت دەرمانێکیان کە هاوشێوەی ئەوە دروزەکرێت کەمە بابەتێکی زیاتر زۆر زانستیە ناچمە ناوی
تۆکی دۆمیان یا بڵێن بابەتی دۆمیان بریتێ لەوەی کە لە نەخۆشخانەی شارە بریتێ لە چارەسەرکردن و دەستنیشانکردنی کۆمەڵی نەخۆشی زۆر دەگمەن لە نەخۆشخانەی شارە بەو توانایی کە جەناب دڵی لێرە گوایە وڵاتی خۆمان وڵاتێکە خەڵک باوەڕی وایە خەڵک بە باوەڕی وایە کە وڵاتێکە نەخۆشی تا چارەسەر ناکرێت نەخۆشی تیا نابینرێ تەشخیصەکان ڕەنگە هەمووی غەڵەت بێت ئەمە بێگومانم هەموو خەڵک وا بیر ناکاتەوە تەوەجوهەیەکە لە ناو سۆشیال میدیا و ئەوێ ئاستی زانستی وڵاتی خۆمان بێنێتە دواوە کە من پێم وایە ئەمە بریتە لە ئەمنی قەومی چونکە ئەگەر تۆ هەموو میلەتانی دنیا گلەیان لە پزیشک و سیستمی تەندروستی خۆیان هەیە بەڵام نایشکێنن دروستە بەڵام هەوڵی چاکردنیە دەن ساڵانە چەندین هزار نەخۆش لە ئەمریکا بە هەڵی پزیشکە مرێت بەڵام کەس نەهاتۆ بڵە سیستمی تەندروستی یاخود پزیشکانی ئەمریکا پزیشک نین با بڕۆین لە کەنەدا خۆمان چارەسەرکەین لە وڵاتی ئێمەشا بە هەمان شێوەیە ئەو بابەتەی من بریتە لە دەستنیشانکردنی 4-5 نەخۆشی طبعاً لە کات ڕێپێنیان لا چەندین نەخۆشی بۆ شێوەمانەیە کە زۆر دەگمەن کە زۆر کەم لە دنیادا لە وڵاتی خۆمان دەستنیشان کراوە لەو تیمە بچکۆ لەو جوانی کە لە نەخۆشخانەی شار هەیە و چارەسەریشیان وەرگرتووە بە هیوای ئەوەی کە تۆزێ تڕاست یا با بڵێن متمانە بۆ کەرتی پزیشکی بگوازینەوە چکە پزیشکان بەرپرزنین بە دەرەجە یەک لە خراپی سیستمی تەندروستی سیستم شتێکە پزیشک شتێکی ترە بۆیە متمانە بوون بە پزیشک لە وڵاتی خۆتا بەشێکە لە سەرمایی نیشتیمانی چکە بە ساڵانە میلیۆنان دۆلارە چێتە دەرەوە بۆ شتی زۆر بەسیط بۆ هەندستان بۆ ئێران بۆ ئوردن بۆ تورکیا کە ئەمە ئەگەر ئەمە لە وڵاتی خۆماندا بێ ڕەنگە ئاستی زانستێکەش بەرەو پێشتر بەوە بەسپاسێکی زۆرە بۆ پرۆفسۆری هایدەر دکتۆر زانا عەبدوڕەحمان سەرۆکی لێژێ زانستی لە شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کۆمەڵی نەخۆشیەکانی مێشک و دەماری کوردستان بە هیوای سەرکەوتن لە کۆنفرانسەکەت کاتمان گرتی درێژەی بەرنامە تایبەتەکانمان لە هۆتێل گراند میلینیۆم شاری جوان لە شاری سلێمانی بۆ گواستنەوەی دیدارە زانستیەکەی شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کۆمەڵی نەخۆشیەکانی مێشک و دەمار لە کوردستان کە کۆنفرانسەکە زیاتر لە 30 بابەتی زانستی تێدا پێشکەش دەکرێت و لە ناوە و دەروی کوردستان و عێراق میوانی جۆرا و جۆر ئامادەن هەم لە کورد و هەم لە غەیرە کورد بە خۆشحاڵی و سپاسێکی زۆرەوە بەڕێز دکتۆر شوان ئەبوبەکر ئەحمەد کە پزیشکی پسپۆڕی مێشک و دەمار و هەڵگری بڕوانامەی دکتۆرا لە نەخۆشیەکانی مێشک و دەمار لە وڵاتی ئەڵمانیا و لە هەمان کاتتا لە پارێزگای هەڵەبجە ئێستا خەریکی خزمەتی هاونیشتیمانیان و هاوڵاتیانی خۆمانە بۆ ئەوەی کە ئەو ئەزمون و زانستی کوی کردوتە لە ئەڵمانیا لێرە لە خزمەت چارەخوازان و نەخۆشانی خۆماندا پێشکەشی بکات دکتۆریان سپاس بۆ پێشەوەی کە لە خزمەت جەنابتامین لە خزمەت پرۆفسۆری دەر دکتۆر زانا عەبدوڕەحمانە بووین لەوێ بابەتەکەمان وەستا قسەکانمان وەستا کە وڵاتی ئێمە پزیشکانی ئێمە بەو توانە سنوورداری کە لە بەردەستیانە هەوڵێن کە خزمەتی نەخۆشی خۆیان بکەن و کار بۆ بەرەو پێشچوونی ئاستی خزمەت گوزاریە پزیشکەکانیان لە کوردستان و لە عێراق جەنابەت بۆردت خوێندۆ چەند ساڵ لە ئەڵمانیا بوویت من 8 ساڵ لە ئەڵمانیا بووم باڵێ تقریبا ماوەی بۆردەکە 6 ساڵە با 6 ساڵێکی وەکو ئیخسایی داوام کردو لێ دەی بەخێر بێت هەڵبەتە ئەڵمانیا یەکێکە لە وڵاتانی کە زۆر پێشکەوتووە لە هەموو بوارەکانی پزیشکیە و دڵنیا مێشک و دەمارێکی شێکەلەوە یەکێکە لە وڵاتە پێشکەوتوەکان لەوانەیە بێویژدانی بێ کە بمانەوێت ئاستی خزمەت گوزاری تەندروستی لە کوردستان و عێراق لەگەڵ ئەڵمانیا بەراورد بکەین بەڵام پرسیارەکە لێرە ئەمەیە چەند ساڵە گەڕاویتەوە؟ ئەوە 2 ساڵە دەی بەخێر بێتەوە لەم 2 ساڵە ئێستا بیرۆکێکت هەیە لەسەر ئاستی زانستی پزیشکانی خۆمان لە کوردستانە مادام جەنابەت ساڵێک لەوێکو پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمار لە ئەڵمانیا خزمەتت کردووە و لێرەش 2 ساڵە خزمەت ئەەکەی ئەمەوێت ئاستی زانستی پزیشکانی خۆمان بەبێ مجامەلە بە ڕاستی و بە ئەمانەتی زانستی و پێم بڵێ چۆنچۆنیە بەدڵنیایەوە وەکو ئاستی پزیشکەکانی خۆمان پزیشکی خۆمان خۆی ئەچنە بۆردی عێراقیەوە خوێندنی عێراقی دکتۆرای عێراقی دکتۆرایەکی بەهێزە وەکو لایانی تیۆری ینی پزیشک زۆر باش پێ ئەگەێنێت ئەو پزیشکانەی کە بۆردی عێراقی بەدەستێنسیرەکەی توانایەکی تیۆری زۆر باشیان هەیە ینی ئەتوانم بڵێم لە هەندێک لە دکتۆرەکانی ئەڵمانیاش باشترن ینی هەندێک دکتۆری ئەڵمانیا هەیە ڕادی تیۆری لە هەموو بەشەکانی مێشک و دەمارە باش نییە بۆ منە بەڵام شتەکە ئەوەیە کە شێوەی ئیشکردنە شێوازی ئیشکردنە لە وڵاتانی دەرەوە بۆ لە ئەڵمانیاکەم ببینیمەوە لەوەیە کە دکتۆر ئیشەکە بە پێی گایدلاین ئیشەکات لەمە لانایە ئەگە بێت و ئەو دکتۆرە نەشخوێنێتوانێ
ئەو شتەوە فێرە بێت اینجا ینی ئەمەش نەخۆشە بینی تو هەموو ڕۆژە لە ناو خەستەخانەیە داوامەکەیت خەفارەتەگریت ئەم هەموو نەخۆشە بینی هەموو بەپی گایدلاین بەڕێکیت و هەموو ڕۆژێک لێپرسینەوە هەیە ینی کۆنفرانسی بانیان هەیە هەموو ڕۆژێک لەگەڵ پرۆفیسۆرەکانە دائنیشیت ینی هەموو ڕۆژێ ئەم شتانە دووبارە بێتەوە لەوێ بۆیە سیرەکەیت لەوێ لە باری عملیە لە شێوازی وەرگرتنی نەخۆش و بۆچوین بۆ نەخۆشەکان تا ڕادەی پێشکەوتوترن بەڵام وەکو توانای تیۆری عملی ئەتوانم بڵێم لە ئەم پزیشکانی خۆمان زۆر باشن بەڕاستی ینی پزیشکمان هەیە توانین بڵین ینی لە هەموو شتەکان نەزانێت کە خۆی ئەمە قورسە بەڕاستی لایانی عملیش خراپ نییە ینی من بڵێم ئەوینە چونکە لە دوای ئەوەی کە دکتۆر تەخەڕوجەکات نەخۆشێکی زۆرە بینێت هەر لە ئیسشارەکانی بەیانیانە لە تەواریە نەخۆشی مەسن نەخۆشێکی زۆری جەڵدە هەیە کە لە مەسن بۆ من لە نەخۆشخانیشە لە قەزان ناحیەکان وەرەگیرن ئەمانە هەمووی واکە کە پزیشک زیاتر خیبرە پێکە ساڵ بە ساڵ ینی هەر ئەوە نیە لە کاتی خوێندنەکە کە تەواوبووی تر هەر ئەوە بێت لە دوای تەواوبوونی خوێندنەکەش خبرێکی زیاتری عملی پێیاکە ئەمە پرسیاری وە بکەم دەربارەوەی کە فەرمووت کۆنفرانسی بەیانیان مەبەستە لە MDTە کۆبوونەوەی پسپۆرە جیاوازەکان تەنها ئەو بوارە هەر بواری مێشک و دەمار هەر بواری مێشک و دەمار ئێستا من لە نەخۆشخانەی فێرکاری سلێمانی کە خەڵک لە خەستەخانەی جامیعەکە بینی ومە ئەو کۆنفرانسی بەیانیانە ئەکەن بەیەکەوە کەیسەکان پیشانێن و پزیشکەکان بێکەوە تاوتویەوە ئەکەن کە بە چ شێوازەکەم نەخۆشە چارەسەر کراوە چی باشترە بوو کرایە لە نەخۆشخانەی شار بینیومە لە نەخۆشخانەی هیوا کە خۆم داوامەکەم ئەی بینم حەزەکەم بزانم لە هەڵەبجەش هەماشت هەیە کە تو جەناب هیەوەی کە پسپۆرتان کەمەیە هیەوەی کە تااقەتیان کەمە توانین بڵین ینی ئەو شتانی کە لەبەردە ئەو فاسیلیتانی کە هەیە پێی سەکات لەبەردەسانیە بۆ ئەوی کە لە هەڵەبجە بۆ نەم شتە هەبێت یان لە هەموو قەزانەحەکانە تەسەورەکەم چونکە ئەو پزیشکانەی کە ئەچنە هەڵەبجە مەسەڵەن ئەڕات هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ لێ داوامەکات لێ ئەو نەخۆشانەی کە ئەو ڕۆژە هەیە ئەیبینێت ئیتر هەر خۆیەتی بەتەنیا من هەر خۆم دکتۆری مێشک و دەمار ئەو پزیشکێکی دوای منیت من نایبینم ئەو دەسەکە بەدەوام و ئیتر داوام لە یەکتری وەرەگرن باڵە ئیتر ئەوە نییە من لەگەڵ کۆنفرانسی بانیانشکەم لەگەڵ کیا ئەمەگەل لەگەڵ خۆمانیگەم چێ فەرما ئەمە پرسیاریەوە لە دکتۆر شوان بکەم لەگەڵ دکتۆر زاناشە هەمان بابەتمان تاوتوێ کرد ئەوەی کە باوترین هۆکاری مردن لە دنیا یان دووەم باوترین هۆکاری مردن لە دنیا بریتێ لە جەڵتەی دەماغ دکتۆر زانە ئاماژەی بۆدا کە لە شاری سلێمانیشکەوە سەرۆکی بەشی مێشک و دەمار لە نەخۆشخانەی شار کە لەوانەیە بە تێکڕا ئەگەر چێمە داتایەکی زۆر دقیق نییە داتایەکی زۆر ورد نیە بەڵام بە تێکڕاوتی ڕۆژانە دەنەخۆشی نوێی جەڵتەی دەماغ خەبینی لە هەڵەبجە چۆنە لەو چەند ڕۆژی کە جەنابەت لێوێ داوامەکەیت لەو چەند ڕۆژەی ینی من ئەو 2 ڕۆژەی کە لەوێم تقریبا تمام بڵێم 2 بۆ 3 نەخۆش بە معدلی هەندێک جار هەتیانی هەندێک هەفتە هەر کەیس نهات باش هی ئەوەیە کە خەڵکی ناوچەی هەڵەبجە و بڵین ئەو منتیقەیەوە شارە زوری لەسەر و هەورامانی لەسرە هیوەیە کە ئەوان ستایلی ژیانیان باشترە و کەمتر جگەرا کێشتن و زیاتراگەیان لە خۆیانە و تەندروسترە ژین و وەرزشەکەن یاوەیە کە نەخۆشەکان نان بۆ هەڵەبجەکترن بۆ سلێمانی وڵی تەسەورەکەم ئەوە نییە کە ئەڵێن سەحیتر بن ینی لەوانە بەس لەوێش هەیە عین جەڵدە بە هەمان ڕێژە هەیە بەڵام یان بۆ سلێمانی زۆر بیان ئەگەر هەندێک جاریش کێنە خەسەخانەکانی هەڵەبجەوە لەبەرەوەی کە شوێنی مانەوە زۆر ینی بڵێن عنایە مڕەکەزە باش نییە چونکە نەخۆشی چاودێری یەکەی چاودێری ورد باش نییە لەبێ وەکو مۆنیتەرینگ و ئەو پزیشکەکانیش کەم من عەدەدیان لەبەرەوە ئەبێت بنێرێن بۆ سلێمانی تەنان ئەگەر جەڵدەی قورسی هەبێن ئەسەن جەڵدە بچووکەکان ناڵن بەس جەڵدە قورسەکان هەمان نێرێن بۆ سلێمانی لەبەرەوە ئەوەی کە ئەو عەدەدەکەمەی کە هەیە یەکەم بەهۆی ڕێژی دانیشتوانەکەیت یەکەمترە دووەمیان بۆەوەی کە بەشێکی زۆر بۆ سلێمانی ئاین دایڤێت بە شێوەیەکی گشتی باوترین هۆکاری مردن لە دنیا جەڵتەی دڵە خەڵک هەندێک نیشانە لە جەڵتەی دڵەزانێت سنگی ئێشێ و دەست بۆ ناوچەی ئێرەی ئەبات و عرەقی سار دەکاتەوە و ئەبورێتەوە ئەڵێ ئەمە جەڵتەیە بێن بۆ خەستەخانە دەرەکەوێت کە جەڵتێ تا ڕادێک خەڵک ئەمە ئەناسێ ئەمە بزانم جەڵتەی دەماغ بە زمانێکی سادە بۆ خەڵک بە چێ ئەزانی ئەم کەسە جەڵتەی دەماغ لەیەوە ببیگەینتە نەخۆشخانە بەڵێ جەڵدەی دەماغ ئەگەر کتوپڕ هەندێک نیشانە هەیە دەرکە وەکو سڕبوونی لایەکی لەش یان بێهێزبوون مەسەن کەیتر ناتوانێت ئەو لای بجوڵێنێت یان قسە تێکچوونی قسەکردن یان دەملاربوون کە ئەمانە نیشانەن یعنی نیشانەیەکی زۆر سادەیە کەوا ئەکات کە نەخۆشێک سەر بگەێنرێتە بەشی تەواوی ینی بۆی دکتۆری مێشک و دەمار ببینێت ئێستا ئەگەر خوا نەخواستە بەڵا دوور لە هەموو کەسێک خوالایە کەسێک لە
تەوێڵە لە ئاوێ سەری ترکەوە دو نقطەیە بەرەو ئێران بڵێن کەسێک لە بەڵا دوور بێ لە هەموو کەسێک لە ئاوێ سەر لە تەوێڵە جڵتە لێ یا یەکسەر لە بیارە ئەزانم خستەخانێکی زۆر باش کراوەتەوە نازم لێ دکتۆری مشکو دەمار هەیە باشە ئەگەر لە تێوەڵۆ هەتاکو گاتە هەڵابجە چنێک هەر نیو سعات نییە نیو سعات هەر نیو سعات 20 دقه نیو سعاتە بەڵام ئەگەر بگاتە سلێمانی بەلای کەمەوە سعات و نیوەی شێوێ سعات و نیەکەوە ئەگەر جادە چۆڵ بە کەسی پێوە نەبێ ئەمە پرسیاری وکەم بۆیە پرسیارانە ئاوا وردەکەمەوە لەسەر مەسەلەی هەڵەبجە هۆرامان دەبەری جەنابەت ئیشی کارکردنەکەت لەوەیە و ئەرزین کە جڵتە هەتا زووتر فریای بکەوی ئەو کەسە کواڵیتی ژیانی باشترە بێ ئەگەر کەسێک یەکێک لەو نیشانانی لێ دەرکەوت لە تەوێڵە یەکسەر ئەلێەوە پێشکاتەوە خۆی بگەێنێتە هەڵەبجە یان بڵێ دکتۆر شوان لە تەلەڤیزیۆنی وڵای ئەو شتانی کە پێویستە بەردەستمانە نییە و یاڵا با یەکسەر بچین بۆ سلێمانی وڵی خۆی هەردوو لایەنەکە قورسە بۆ چونکە چارە سەرکردنی جەڵدا ینی پێویستی بە وحدەی جەڵدەی تایبەت هەیە باش وحدەی جەڵدەی تایبەت وحدەی جەڵدەی تایبەت چیە ینی هەندێک چارەسەری بیدایی هەن یعنیان با بڵین کتوپڕ کە لە 3 ساعات بۆ 4 ساعات و نییە کەمە ینی ئیسفادان هەیە نەخۆش ئیسفادەی لەکات ئەمانەش پێکاتۆ لە دەرمانە پێڵەن ئەڵتی پلیس کە ئەدرێتە بۆ ئەگەر خوێنەکە مەی بوو بیتوێنێتوانە و هەندێک جاریش ئەگەر ئەو کوڵە خوێنە زۆر گەورە بێت پێویستەکە قەستەری بۆ بکرێتەوە نەخۆشە کوڵە خوێنەکە دەرهێنێت بەڵام بەداخەوە لە هەڵەبجەوە هیچیانە ئەمە دەرمانەکەش نییە دەرمانەکە هەیە ئێمە جارێک یەک جاریامانە بە نەخۆش و ئیسفادەش چاکیشی لێ کردووە یەک جار بەس دەبەر لە هەڵەبجە ناتوانین هەموو کاتی بینین لەبەر وەکوتم مۆنیتەرینگ یعنی باڵین چاودێری چڕ باش نییە لەوێت هەرچەند ئێستا بە تەمان چاودێری چڕ بکەنەوە لەوانێ ئەوش لە داهاتووە ئەگەر ئەو چاودێری چڕ بکرێتوانە توانین ئەوەش لێ بکەین بۆ مەسلەی سلێمانی لە سلێمانی هەیە وحدەی جەڵدەی مێش کراوەتەوانێت یەک دقیقە دکتۆر بۆ پێش مەسەلەیکردنەوە یەکەی جەڵتەی مێشکەکە لە سلێمانی ئێستا بۆن منە لە جەڵتەی دڵە ئەزانام لە سلێمانی هەر پێشماوەیەکیش کۆنفرانسی نێودەوڵەتی نەخۆشەکانی دڵ هەر ئێمە دوو کۆنفرانسکە هەردووشیان هەر ئێمە سپۆنسەری میدیایی بوون بۆیان لە سلێمانی یەکەی نەخۆشەکانی دڵمان هەیە کە پێڵەن خستەخانەی دڵەکە لە هەولێر زانم هەمانە لە دهۆکە زانم هەمانە یەکەی جەڵتەی مێشک هەیە لە هەر سێ شارەکە حتا ئێستا بە شێوکی پرۆفشناڵتیانی ینی بە شێی پرۆفشناڵم چۆن ینی سترۆک کە ئەڵەی وحدەی جەڵدەی مێشک ئەبێ بە پرۆتۆکۆل بڕۆی بەڕێوە چونکە ئەمە شتێکە ناتوانین لیلا بێت هەندێک جدولی تایبەت هەیە سکۆر هەیە ئەو دوکتۆرە کە نەخۆشەکە ئەبینی یەکەم جار ئەبێ ئەمانە پڕکاتەوە ئەبێ ڕقەمی لێیان ئەبێت هەندێک فەحساتی تایبەت هەیە بکرێت ئەبێ ئەو نەخۆشێک سەر ئەشعەی تەنووری سیتی و سیتی ئەنجیۆگرافی بۆ بکرێت ئەمانە ئەبێ هەبێت و بەپی پرۆتۆکۆڵدان ڕابێت لەم وحدەیە ئەنجا ئەمە پێوترێت وحدەی جەڵدەی مێش ئەو لە شو هەمانە لە کوردستان ئەمە لە کوردستان نازام لە هەولێرە بەس لە سلێمانیا تا ئێستا تیانیە بم پرۆتۆکۆڵ ئەی لە عێراق بەڕاستی لە بەغاش نەبیستوە کە هەبێ ینی بەس من بە نەکەمەوە جادوکتۆر تۆ نەیویستی ترکی سپۆڕێکە بەس من نەبیست هەبێت ینی هەتا ئێستا نەبووە چونکە چەند کەس کەسی VIP کە جەڵدە لیان نەبووە جەڵدەی وحدەی جەڵدە نەبووە ئەی لە خستەخانە ئەهلیەکانە ئێستا کۆمەڵێک دامەزراوی ئەهلی زۆر گەورەمان هەیە ببێوی ناوی کەسان لەوێژ نیمانە لەوێ ئێمە لەوێش نییە تا ئێستا بەڵام ئەوە ینی لە هینی ئەوین لە پرۆگرامی ئەوین کە وحدەیەکی جەڵدەی بە پرۆتۆکۆڵ بکەینەوە بەڵێ باش لەوان کە بیکەنەوە بۆ پرۆتۆکۆل لە شو قرارە بکرێتەوە ئێستا لە خستەخانەی شار بە سەرپەرشتی دکتۆر زانە کراوەتەوانە بەڵام من چونکە خۆم لێ دام ناکەم نازانم تا چەنە بەپی پرۆتۆکۆڵەکانە ڕۆن بڕێەوە ئەو سکۆرانەی کە زەرورن ئەو دڵنیام لەوش کە کار لەسەر ئەوە ئەکەن بەڵام خۆشبەختانە کە خەریک نیکەنەوە بەڵێ یان کراوەتەوانە کراوەتەوەش جێگەی دڵخۆشی گوادانی کە زۆڵتە لینەیە بەڵام ئەگەر لیاوە لە نەخۆشخانی شار یەکسەر دەتوانن فریای باش جەنابی دکتۆر با بێنە سەر بابەتی کۆنفرانسەکە پێشەوەی کە دەستکەوی بەرنامەکە فەرمووت کە مانگی 11 لە دوو هەفتەی سەرەتای مانگی 11 هەفتەی یەکەمی مانگی 11 تەشریفت لە ئەڵمانیا بۆ کۆنفرانسیشی نێودەوڵەتی نەخۆشەکانی مێشک و دەمار ئێستش تەشریفت لێرێ بۆ شەشەمین کۆنفرانسی نێودەوڵەتی کوردستان بۆ کۆمەڵی نەخۆشەکانی مێشک و دەمار ئەوەی ئێرە چۆن هەڵاسەنگێنی بەراورد بوو ئێوێ والله ئەوەی ئێرەش زۆر باشە لە چاوخۆیە ینی هەموو ئەو ڕێکارانەی کە هەیە ینی کراوە ئەو بابەتانی کە حاضرکەوە خۆی ئەوە گرنگەکەیە ئەو بابەتانی کە تا چەند نێزانستیم ئەوەی کە خێرمەتەوە پرۆتۆکۆڵەکان هەمووی ینی ئەو لیژ نەزانستێک کە هەڵسەنگانی بۆ کردو بۆ شتەکان هەمووی لێ کۆڵینەوەی تازن لەسەر بوارە جیاوازەکانی مێشک و دەمار کە ئەیتر لەم ڕۆسبینە ئەوانە
وەکو محازارە پێشکەشەکرێت بەڵێ بە دڵنیایەوە ئەمەش ینی شتێکی زۆر باشە. جێگەی دڵخۆشی ئاگداریشم کە بەڕێز لەناو ئەم جەدوڵانی کە لە بەردەستی مناوازان سبینێ بابەتێکی زانستی پێشکەشەکەیت حەزەکەم بۆ منیش و بۆ بینەرەکانیش باس بابەتە زانستەکەی خۆت بکەیت لە کاتێکە کە کۆرۆنا لە هەڕەتی زۆریا بوو ینی زۆر نەخۆ تووشی کۆرۆنا ئەبوونەوە دوای ئەو کە چاکە بوونەوەوانە بەشێکی زۆری نەخۆش هاتنەوە بۆ لای ئێمە بە هەندێک نیشانەی جیاوازەوەی تر بڕیارمان بەحسێ بکەین لەسەر ئەم نەخۆشانە ئێمە دانێک بەحسێکمان کرد کە ئەو بەحسا خۆم بووم نەخۆشەکانمان کۆ کردوانێ و ئەویشمان پەبلیش کرد ینی بڵاو بۆ لە جۆرناڵێکی جیهانیە و هەروەها میتاانالیسێکشمان کرد میتاانالیسیز ینی کۆکردنەوەی کۆمەڵێک بەحسی کە ئەوەش ینی ئەمە دوو بەحسمانە من سبینێ ئەم دوشتە هینەکە باش ئەمە من لێرە ئەیبینم کە نووسراوە سبینێ لە پاش کاتژمێر سێ سرا پۆست کۆفید نۆرۆلۆجیکال کۆمپلیکیشن ئەمەتە ئەنالیسیس دەمێت سەرنجستان بۆ ڕابکێشم لە ڕووی زانستی مەتە ئەنالیسیس بەرزترین و باشترین جۆری توێژنەوەی زانستی و لە ناوەندە زانستیەکانی دنیاکە بڕیار لەسەر شتێک بن لەسەر بەرمەبنای یەکەم شتمەتە ئەنالیسیزەکە بەڕاستی باشترین جۆری توێژینەوەیە کە بەڕاستی نەمزانیم لە کوردستان خەڵکمانێمەتە ئەنالیسیزەکە ئەوە زۆر جێگەی بەڵێ ئەمە تەمان بڵاویش بۆ تۆ لە گۆڤارە زانستی ئەو دوانمان بڵاو بۆ توانێت هەر لەسەر پۆستکۆڤید لەسەر مەسەلەی کۆڤید و بڵین کۆرۆنا و بابەتەکانی مێشک و دەمار لەو توێژینەوەی کە پێشکەشەکەیت سبینە دوو بابەت پێشکەشەکەیت هەرو بابەتە پێشکەش بابەتە بەس ئەو دوو بەحسەیەکە من پێشکەشێت چیتان بۆ دەرکەوت لە پەیوەندی نێوان کۆرۆنا و نەخۆشەکانی مێشک و دەمارە ویسمان ئەوە بزانین ئەو نیشانانە چین کە زۆر باون لە دوای چاکبوونی کۆرۆنا چونکە ئەم نەخۆشانە بە تەواوی چاک نابوون سێکی کۆرۆنا نێگەتیڤیش بوو دوای 3 مانگ 6 مانگ هەر هەمان نیشانی هەبوو بۆمان دەرکەوت نەخۆشی مەسەن شەکەتی یان بێتاقەتی یان سەرێشە ئەمانە یەکێک بوون لە باوترین نیشانەکان کە لە دوای کۆرۆنا هەبوو و ئەمە لە گۆڤارە زانستیەکانی کەشار بۆنم لە ئەڵمانیاشە ئەمە چەندین بەحسی سەرکراوە هەتا ئێستا هۆکارەکەی دیار نییە بۆچی وایە بەڕاستی بەڵام ئەوەی کە بۆمان دەکەوتوە ئەوەیە کە ئەسن سەرێشە لە بیرچوونەوە هەندێک جار هەندێک نەخۆش مەسەرەن تووشی شەکەتێکی زۆرە بێت کە فترێکی زۆرە خانێت یان مەسەن بیرکردنەوە و شتیان تێکەچێت ناتوان وەکو جاران بێنەوە تایمی خوان بەڵێ ئەمە ئاکرێکی زیاد کاتە سەر پاشخانی زانستی لە کوردستانە ئەم توێژینەوەی ئێوە ئەم توێژینە ئەبێ ئەوە بکات ئەبێ بزانین دوای ئەوە هەنگاوی ئەوە بزانین چارە سەرەکەی چیەوە یەکەم خۆی لە تووبا شتێکی پاتۆفسیۆلۆژی ئەبێ بەدوای پاتۆفسیۆلۆژیەکە بگەڕێ بزانین هۆکاری ئەمە کارەندامزانی نەخۆشیە بەڵێ کارەندامزانێکی ئەمە چییە بۆچی ئەمە ڕوئەدادوە بەپێی ئەمە چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئەیتر ئێمە وەکو لە کوردستانە وەکو بەکارهێنانی دەرمان وەکو مەسەن توێژینە لەسەر دەرمان تۆزێک کەمە بەڵام بە هیوام لە داهاتووە بتوانین لەسەر دەرمانیش توێژینەوە بکەین لە نەخۆشی جیاوازەکان بە تایبەتی وەکو کۆرۆنا کە ئەمە شتێکی تازە بوو ئەمە پرسیارەوە لە دکتۆر شوان بکەم چونکە لە دکتۆر زانایش هەمان پرسیارم کرد کۆمەڵێک خەڵکی وا پیشانی خەڵکی باکە وڵاتە جەهەنەمە کە بە خەڵکی ژیان نایە جەنابەت مادەم هەر ساڵ ئەڵمانیا ژیاویت و ساڵێکی ژۆکو پسپۆرتکارت کردو یانی ساڵ ئەڵمانیا توانێت تۆ زۆر بە ئاسانی توانێت جنسی ئەڵمانی وەرگریت بەڕاست بەڵێ بەس پاسپۆرتی ئەڵمانی هەیە زۆر باش کە تۆ پاسپۆرتی ئەڵمانی ئێستا خەڵک زۆر هەوڵا بچێت لە ئەڵمانیا بژی خێرە تۆ لە ئەڵمانیا و پاسپۆرتەکە هەیە تۆ لێراژی بەڵێ ینی خۆی ئەمە چەندینی هەیە بەڵام سیرەکەی دوای ئەو هەموو کاتیان دوای 8 ساڵ 9 ساڵ کارکردن لەوێ اینجا بیرەکەی تۆ با شتێکی جیاوازیشکەی لە وڵاتەکەی خۆتە بە زمانی خۆت ئەو خەڵکەی کە خۆت هەتە و کە پێویستیان بە یارمەتیە و بە تایبەتی من ئەوەی کە خۆم لێ زۆر ئیشمتیا کرد وحدەی جەڵدەی مێشک بوو لە ئەڵمانیا کە زۆر ئیشمتیا کردەوە یەکێک لە خەونەکانم ئەوە بووە کە ئەم وحدەی جەڵدەی لێرەش هەبێت و پەری پێبین بە شێوەیەکی ستاندەر ینی خەڵک ئیسفادی لێگات چونکە بەڕاستی خەڵکێکی زۆر بنە قوربانی جەڵدە بەس بە تایبەتی بەهۆی کەمی چارەسەریشەوە بەشێکیان یعنی بەهۆی ئەوە نییە خوانەخواستە بڵم بەهۆی ئیهمالی پزیشکەوە بەس بەهۆی نەبوونی ئەو خزمەت گوزەرانەیە کە هەیەیان با بڵێ بەهۆی نەبوونی وحدەی جەڵدە بۆ ئەمریکا بوو لەینەکان ئیتر دوجاریش عین لەناو کۆمەڵگەی خۆت و لەناو کەسی خۆتا بیت خۆشترە بۆ تۆ ئەوە سەر بڵندیە بۆ ئێمە کە جەنابەت ئەوە ئەکەیت لێرە بەڵام دووبارە پرسیارەکەم و ئێرە جەهەنەمە نەخێر بە دڵنیایەوە ئێرە یعنی ئێستا لەوانەیە هەندێک کەسی ینی من زۆر کەسی کان ئاسم کە لە ئەڵمانیا بنوکم من پزیشکی ئێستا خۆن بەوە بین کە بێنەوە بۆ ئێرە چونکە ئێرە ڕاستە هەندێک لایانی هەیە بەڵام هەندێک لایانی کەشی هەیە کە زۆر جوانە و مەدایەکی زۆر هەیە بۆ ئیشکردن بۆی کە جێدەستی خۆ دەرخیت لەم کۆمەڵگایە کە خەریکە تازە وەردەوە بەرەو پێشەوەڕان
ئەگەر بێمەوە دووبارە سەر بابەتی جەڵتەی دەماغ ئاشکرا کە هۆکارە مەترسیدارەکانەوەی کە پێڵن ریسک فاکتۆرز بۆ جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ کە دوو باوترین هۆکاری مردن لە دنیا هاوبەش کە بریتین لە زۆر خواردن کەم جوڵەیی زیادە ڕێکردن لە خواردنی وەلکۆهۆل جگەرە کێشان بەرزەفشاری خوێن و شەکرە ئەگەر کۆنتترۆل نەکرابێت بەڵام ئەگەر کۆنتترۆل کرابێ مەترسیەکە کەمە بێت هیچی تر هەیە جگە لەمانە لەسەر جەڵتەی دەماغ کە پێویستکە بیزانی خۆی لەسەر جەڵتەی دەماغ مەسەن جوڵە مەسەن جوڵە و وەرزشکیان با بڵێن ئەوەی کە پێڵن شێوازی ژیانی ئینسان زۆر دەوری ڕاستە ئەو شتانی کە باسمان کرد جگەرێکێکە لەوانە کە وەکو لایفستایل بەڵام وەرزشکردن و جوڵەی بەردەوام ئەمایکێکە لە شتە زۆر گرنگەکان کەوا ئەکات ڕێژەی جەڵدەی مێشک و ڕێژەی جەڵدەی دڵیش بە شێوەیەکی بەچاو کەم کاتەوانە ئەوەی کە وەکو ستاندەردانراوە لە عالەمە ئەوەیە کە ڕۆژانە تقریبا نیم سەعات ینی پێڕۆشتێکی خێرا عراق بکەیت تۆ ترپەکانی دڵ زیاد بەڵێ ئەمە بە شێوەیەکی بەچاو ڕێژەی جەڵدە کەمەکاتەوانە زۆر باشە چیتر پێویستەکە بیزانین بۆ نمونە ئێمە سەتێک گەیشتینەوەی کە ئەگەر کەسێک جەڵتەی دەماغ لێیدا پزیشکەکانمان لە ڕووی زانستیەوە پاشخانی زانستیان ئەوەندە باشە کە بتوانن خزمەتگوزاری پێویستی پێشکەش بکەن لە ڕووی بوونی خزمەتگوزاریەوە بەڵێ وەکو ئەڵمانیانین بەڵام ئەو چارەسەرە پێویستانی کە لە 4 ساعاتێکەمە پێویستەکە بکرێت هەمانە بەڵێ ئەکرێ باشتریش بێ هەوڵتان بەڵێ بەڵام ئەوەی کە پێویستەکە تا ڕادیشی باش لە بەردەستمانایە بەڵام ئەوی کە ئەمێنێتەوە باستەوا کرێت کە پێویستە خۆشمان و تاک خۆ بپارێزین بۆ توژوون بە جەڵتەی دەماغ جوڵەمان زیاکەین ئەگەر شەکر زەختمان هەبوو بەڵێ ئەوانە چارەسەرکردن باشە کۆنتترۆلیانەکەین جگەرە وەلکۆهۆل جگەرە ئەلکۆهۆل کەم بکرێتەوانە هەرکرایین جگەرەمەیەکێکە لە شتا ڕیسک فاکتۆرە زۆر باوەکان بەڵێ ئەجا خواردن یعنی خواردنیەکە لە شتە گرنگەکان کە زۆر دەوری بە تایبەتی لە کۆمەڵگای ئێمە مەسەن خواردنە چەورەکان ئەوانەی کە ڕێژەی کۆلسترۆل و ڕێژەی چەوری خراپەکان زیادەکەن کەواکات لە بۆریەکان ئابنیشێت و بێ بەهۆی جەڵدە پێش چەند هەفتەیەک پرسیارێکم لە دکتۆر دیلمان کرد حەزەکەم پرسیار لە بەڕێزیشت بکەمەوە ئەو ساڵۆنیەک لە بەریتانیا ژیا بوو لەوێش بابەتی خوێندی باڵاکە لەوێ تەواو کرد لە بابەتی مەسەلەی خواردنە خواردنە خێراکان یەکێکن بابەتانی کە بوون بە پەتا و دەرد و بەڵا بۆ ئەوروپا ئێمە کە چەند بەرنامەیەک ما کرد خەڵک لە کۆمنت هەبووە نووسین خەڵک هەمووی لە ئەوروپا خواردنی خێرا خۆ کەسیش مشکلەی نییە بەڕێزت کە 8 ساڵ لە ئەوروپا ژیای فعلەن وایە نەخێر ئەو شتە وانە ڕاست ئێستا بۆهۆی دیلیڤەری و ئەم شتانەوە یانی تەلەفۆنەکەیان ئەپلیکیشن هەیە واکە ئاسانتر بووە بەڵام وانە بۆ شێوە یانی ڕاستە ئەگەر مەسەلێکێک داوامی هەیە ئێستا کاکە بە پرسیارەکە بۆ ئاسانکەمەوە یا پراخ سەلامەترە یان لە فەیەکی هەمبەرگر خۆی هیچیان زۆر سەلامەت نین هیچیان زۆر سەلامەت نین بەڵام بە بەراورد یا پراخەکە مەسەن سەلامەترە چونکە سەوزەی تایە مەسەن زۆر چەو نیە لە ماڵەوە لێن ڕێزایی چی تایە بەڵام هەمبەرگرەکە ینی چاوری خراپەکانی زۆرەوە ئەو سەمونە گەورەیە خۆی ئەوش کاربۆهیدریتەکەی بەڵێ یەکێکە لەوانەیە کە ڕێژەی چاوری تراگلیسایدیاکەن بەڵێ لەبەرەوە دەنگێن بە یاپراخەکە بەڵێ ئەی لە مەسەلەی ستایلی ژیانە هەستەکەی ستایلی ژیان لە ئێمە خەڵک خراپە یان نا باش بەڵێ لای ئەمە باش نییە ستایلی ژیان وەکو جوڵم لەبەرەوەی زۆر سارە بەکارهێنین ینی بۆ تەنانەت بۆ شوێنی زۆر کەمیش بێت هەر بە ساراڕن لە ئەوروپا ینی ئەگەر مەسن خەڵک خواردنی خراپش بەڵام چییە مەسەن بە ڕۆژ سێرەکەی بە پاسکی لە چێ بەدەوام یان مەسەن هەموو ڕۆژێک لە هەموو هەفتەیەک مەسەن ڕۆژێ دوو ڕۆژە چێت بۆ ڕاکردن خورماڵ لای جەنابتەوە دەدە قەچارێکێک دوورە لە هەڵەبجەوە نازانم قەچی بۆ خورماڵیان نە بەڵام شێک لەو شوێنی کە من بینیمە بە ڕێژێکی بەرچاو پاسکیلی تیا بەکارەهێنرێت لە هەولێر بە هەماشە لە سێمانی بەراورد بەوانی تر کەمتر بەکارەهێنرێ خۆ نمونە جوانان نەشمان هەیەوە نیە ڕاستەی وایە زیاتر بووە خۆی پاسکیلی ینی ئەویش ئاسانینە بە ڕێگەی تایبەتی خۆی بەسەر من خۆم حەزم لێ ناوێرم لەبەرەوەی کە ڕێگەی تایبەتیمان نییە بەڕاستی ئەم جارە وەرە بەیەکەوە چین کڵاوێکی باشەکەین لەسەرمان و بەیەکەوە چین و کەبابێکی زۆر خۆشیشە لە خورمان ئەگەر ئەم جارە هەر بێکەوە بە پاسکیلەکەتی نەوێ خۆی زۆر باشە بە پاسکی قرار بوو تۆ داوەتی من بەڵام بەسەر چاوە داوەتەکەم قبول کرد پاسکی لە هەیە ئێستا لێرانیتە نیمە بەس پاسکیلێکی شەکرد بەزوان خۆ بیکڕە من نایکە بەسپاسێکی زۆرەوە بۆ دکتۆر شوانەبوو بەکر ئەحمەد پزیشکی پسپۆڕی مێشک و دەمار و هەڵگر بڕانامەی بۆرد لە وڵاتی ئەڵمانیا لە نەخۆشەکانی مێشک و دەمار بە هیوای ساغ و سەلامەتیتان هەتاوەکو ئەڵقەی داهاتوو ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورساق و فەرمونون شەو شەوگارتان شاد خواتان لەگەڵ